وەزیری پێشمەرگە ڕاگەیاند تاسایی چەمانگیەکیان لەگەڵ تورکیادانیە بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش و دەڵێ هیچ ڕێگایەکیش نییە بۆی هاوکاری کۆبانێ بکەن. سەرۆکی هەرێمی کوردستان ڕاگەیاند هێزەکانی پێشمەرگە بە نوێنەرایەتی مرۆڤایەتی شەڕی داعش دەکەن و ئەو شەڕە بۆ کوردستان شەڕی مانوونەمانە. ئەردۆکان ڕاگەیاند داعش و پەکەکە بۆوان یەک شتە و دەڵێ ڕێکخراوە تیرۆریستیەکان پێویستە پێکەوە هەڵسەنگاندنیان بۆ بکرێت. جارێکی سلااوتانە بێ بەڕێزان. مستەفای سید قادر وەزیری پێشمەرگەی هەرێمی کوردستان ڕاگەیاند تا ئێستا ئەوان هیچ هەمانگیەکیان لەگەڵ وڵاتی تورکیا دانیە بۆ ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعش. سەبارەت بە هاوکاریکردنی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ کۆبانێ وەزیری پێشمەرگە ڕاگەیاند هیچ ڕێگایەک نییە بۆ هاوکاریکردنی کۆبانێ. دوای ئەوەی لا دوو ڕۆژی ڕابردوودا پەرلەمانی تورکیا با زۆرینەی دەنجی ئەندامەکانی ڕەزامەندی دەربڕی لەسەر ئەنجامدانی ئۆپراسیۆنی سەربازی سوپای وڵاتەکەی لە سنوورەکانی دەرەوەی تورکیا لە حاڵێکدا ئەگەر ئاسایشی ئەو وڵاتە بکەوێتە مەترسیەوە، بەڵام تا ئێستا هیچ هێرشێکی بۆ سەر مۆڵگەکانی داعش لە عێراق ئەنجام نەداوە. مستەفای سید قادر وەزیری پێشمەرگەی هەرێمی کوردستان لە میانەی سەردانێکیدا بۆ میحوەری غازر سەبارەت بە بەشداریکردنی تورکیا لە جەنگی دژی داعش ڕایگەیاند ئەوان تا ئێستا هیچ هەماهەنگیەکیان نییە لەگەڵ وڵاتی تورکیا. وەزیری پێشمەرگا سەبارەت بە هاوکاریکردنی هێزی پێشمەرگەش بۆ شارۆچکەی کۆبانێ لە ڕۆژئاوای کوردستان کە لەلایەن چەکدارانی ڕێکخراوی داعشەوە گەمارۆ دراوە بەڕوونی ئاماژەی بەوە کرد هیچ ڕێگایەک نییە بۆ هاوکاریکردنی کۆبانێ. هەر لێرەوە پیرۆزبایی جژن لە هەموو پێشمەرگە قارەمانەکان و هێزەکانی ئاسایشی ناوخۆ دەکەین و پیرۆزبایی جژن لە کەسوکاری سەربەرزی شەیدە نەمرەکان دەکەین، هەروەها پیرۆزبایی جژن لە بریندارەکان دەکەین و هیوای چاکبوونەوەی زویان بۆ دەخوازین. لەبەرەوەی بڕیاریان داوە پێما بێ هەماهەنگی دەبێت. پێشمەرگە لەکوێوە بچێت نایەمە ئامادەین هەموو هاوکاری و کۆمەشێک بنێرین بۆ کۆبانی تاکە ڕێگایەکە بتوانین سوی بۆ کۆبانی لە ڕێگای تورکیاوەیە. بڕیاری حکوومەت و پەرلەمانی تورکیا بۆ بەشداریکردن لە هاوپەیمانە جیهانیەکەی دژی ڕێکخراوی توندڕەوی داعش لەلایەن ئەمریکاوە پێکهێنراوە. دوای ئەوە دێت کە ئەو وڵاتە تاوانبار دەکرا بە هاوکاریکردنی داعش و ڕێگری نەکردن لە پەیوەندیکردنی چەکدارانی بیانی با ڕێکخراوەکە. بە دڵنیایی وەزیری پێشمەرگە لە جاتی هەموو ستافی وەزارەتی پێشمەرگە هەموو جەپەکان بەسەرەکاتەوە لەم جەژنە لەم ڕۆژ دەسمان پێکرد یەکەم ڕۆژەوە لەو مەحوەری خاسرەوە باب ئەوە ئەو جۆری هەماهەنگە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی تورکیایە ئەبێ ئەگەر کرا ڕێکەوتنێک لە نێوان هەردوو حکوومەتە ئەبێ نسبەت بە وەزارەتی پێشمەرگە میکانیزم لایەنی جێبەجەکار ئێمە بین. ئەو لێدوانانەی وەزیری پێشمەرگەی کوردستان لە کاتی سەردانیکردنی بوو بۆ بەرەکانی جەنگ و پیرۆزباییکردنی جەژنی قوربان بوو لە هێزەکانی پێشمەرگە. بڕیاریشە لە ڕۆژانی تری جەژندا سەردانی میحوەرەکانی تری هێزی پێشمەرگە بکات لە ناوچە جیاجیاکاندا. ڕێبەرکاکەی ئێنارتی هەولێر. سەرۆکی هەرێمی کوردستان ڕاگەیاند پێشمەرگەی کوردستان بە نوێنەرایەتی مرۆڤایەتی شەڕی ڕێکخراوی داعش دەکات و دەڵێت ئەو شەڕە بۆ کوردستان شەڕی مانوونەمانە. مەزود بەرزانی لە پامێکدا کە بۆ بۆنەی جەژنی قوربانەوە لە پێگەی فەرمی سەرۆکاتی هەرێم بڵاوکراوەوە ئاماژەی بۆ کردووە جەژنی ئەمساڵ لە کاتێکدا کە گەل وڵاتەکان لە شەڕێکی چارەنووسسازدا و پێشمەرگە ڕۆژ لە دوای ڕۆژ سەرکەوتنی گەورە تۆمار دەکات. ئاشکرای کردووە ئەو شەڕە بۆ کوردستان شەڕی مانوونەمانە بەرامبەر بە هێزێک کە پێشتر سوپای دوو وڵاتی تێکشکاندووە و پێشکەوتوترین چەکی ئەو دوو سوپایە بۆ پەلاماردانی کوردستان کەوتووەتە دەست. سەرۆکی هەرێم لە پەیامەکەشیدا ئاماژەی یاخود ئەوەشی خستۆتە ڕوو هێزی پێشمەرگەی کوردستان ئێستا بە نوێنەرایەتی هەموو مرۆڤایەتی شەڕی ڕێکخراوی داعش دەکات و بەهۆی بەهابەرزەکانی پێکەوە ژیانی ئاشتیانە و بڕوابوونیان بە دیموکراسی و ئازادی هاوپەیمانێتێکی نێودوڵەتی بۆ پشتیوانیکردن لە گەلەکەیان هاتەکایە و لە ئێستاشدا و هاوپەیمانێتیە هەوڵەکانی بۆ ڕیشەکێشکردنی ئەو ڕێکخراوە پڕچە کردووە.
ئەندامێکی مەکتەبی سیاسی پارتی دیموکراسی کوردستان دەڵێت فرەجەمسەری ناویەکێتی نیشتیمانی کوردستان هۆکاری ئاڵۆزیەکانی نێوانیەکێتی و پارتیە. دەڵێ کۆبوونەوەکی فراوان لە نێوان هەردوو لادا بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوانیان ساز دەکەن. جعفەری منیکی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان بە پێگەی فەرمی حیزبەکەی ڕاگەاندووە هۆکاری ئاڵۆزیەکانی پەیوەندیەکانی نێوان بۆ فرەجەمسەری نێوانیەکێتی دەگەڕێتەوە و ناشیانەوێت بۆ شەڕ سارد و گەرم بگەڕێنەوە. دەشڵێ ئەوان بڕوایان وایە دەستورێکی هەمیشەی بۆ کوردستان زۆر گرنگە کە بکرێتە مەرجەعی سەرەکی و بەهۆیەوە لە ڕێکەوتنامەی استراتیژی نێوان حەزبەکان ڕزگاریان ببێ. سەبارەت بە پاشەکشەی پێشمەرگە لە شنگال کە پەیوەندیەکانی نێوانە و دوو حەزبەی زیاتر ئالۆز کردووە، جعفەری منیکیان ماژەی بۆ کردووە پارتی هەموو ڕەخنەیەکیان دەربارەی شکستی شنگال قبوڵە، بەڵام بەرپرسی مەڵبەندی یەکێتی لا نینەوە وەک دوژمنێک باز لە پێشمەرگە و پارتی کرد، بەڵام خۆی زیاتر لە 1000 پێشمەرگەی لەگەڵدا بوو پاشەکشەی بۆ ناو خاکی سووریا کردبوو. دەربارەی پرسی دەستور ئیمەنیکیان ماژەی بۆ کردووە بڕوایان هەیە بە ڕەچاوکردنی ڕووداوە خێراکان پێویستە دەستور هەموار بکرێتەوە کە کۆدەنگی نیشتیمانی لەسەر بێت و لەم خولەی پەرلەمانیشدا و کارە دەکەن. سەبارەت بە یارمەتیدانی خۆراوی کوردستانیش ئەوەندامی مەکتەبی سیاسی پارتی ئەوەی خستۆتە ڕوویەپەکە داوای هاوکاری پێشمەرگە و سوپای ئازاد دەکات لە کاتێکدا لە کانتۆنی جزیرە و چیای شنگال هێزیان هەیە بۆی نانێرنە کۆبانێ. سەرڕایەوەی هێزە کوردستانەکانی ڕۆژاوە نزیکەی 3 تا 4000 پێشمەرگیان هەیە دەتوانن بچنە بەرەکانی جەنگ و دژ بە داعش بوەستنەوە. ڕەجەب تایب ئەردۆغان ڕایگەاندووە ڕێکخراوی داعش و پەکەکە بۆ ئەوان وەکو یەکوان بەجیا هەڵسەنگاندنی ڕێکخراوە توندڕەوەکان کە و بە تیرۆریزمناوی بردوون بەهەڵە دەزانێت. ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا دوای بەجێهێنانی نوێژی جەژن بە ڕۆژنامەنووسانی ڕاگەاندووە ئەوانەی کە باز لەوە دەکەن کە بۆچی تورکیا لەمەوە پێش نەچوونە سووریا و عێراق ئەوە ئەمڕۆ دەستیان بە قسە و هەڵوێستی جیاواز کردووە. لەلایەکەوە دەچن سەردانی کۆبانێ دەکەن و لەلایەکی دیکەشەوە دەڵێت کۆبانێ لاژێر هەڕەشەدای و تورکیا بۆ بێدەنگە. ئەردۆغان دەڵێت ئەوانەی لە کۆبانێ دێن هەمویان ڕوو لە تورکیا دەکەن و پەنا بۆ تورکیا دەبن، هەموو شتانی ڕوو دەدەن ڕون و ئاشکرای و ئەوانەی کە لە ناو پەکەکەدان دایانەوێ خۆیان بکەن بە خاوەنی پرسەکە. سەرۆکۆماری تورکیا ماژەی بۆ کردووە بۆ ئەوەی داعش چییە پەکەکە شەباشتە بۆیە بەجیا هەڵسەنگاندنی و پرسانە هەڵێ وتیشی چەندین ڕێکخراوی تر هەیە کە بەناوی بردن وتی پێویستە هەموو ئەوانەی پێکە هەڵسەنگاندنیان بۆ بکرێ و وەجیهانیش پێویستە بۆ جۆرە هەڵسوکەوت بکە. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ڕایگەاندووە ئەمڕۆ فڕۆکە جەنگەکانی ئەمریکا و هاوپەیمانان بردومانی چەکدارانی ڕێکخراوی داعشیان لە دەوروبەری کۆبانێ و حەسەکە کردووە. ڕابی عەبدوڕەحمان بەڕێوەبەری ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ بە ئاژانسی فراس پرێسی ڕاگەاندووە لە بردومانی فڕۆکە جەنگەکانی ئەمریکا و هاوپەیمانەکان لە ناوچەی شەدادی و دەوروبەری لە پارێزگای حەسەکە 30 چەکداری ڕێکخراوی داعش کوژراون. هاوکات ئاشکرای کردووە لە بردومانی فڕۆکەکانی هاوپەیمانان لە خۆرهەڵات و باشووری خۆرهەڵاتی کۆبانێ 5 چەکداری داعش کوژراون و ژمارەیەک ئۆتۆمبیلی سەربازی ئەو ڕێکخراوەشیان تێکشکاندووە. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ئاماژەی بۆ کردووە ڕێکخراوی داعش بەردەوامە لە بردومانکردنی شارۆچکەی کۆبانێ و دوێنێش 8 قازیفەی ئاڕاستەی ئەو شارۆچکەی کردبوو. لە ئەنجامی هێرشەکانی ڕێکخراوی داعش بۆ سەر شارۆچکەی کۆبانێ نزیکەی 300,000 هاوڵاتی لەو شارۆچکەی و دەوروبەری ئاوارە بوون کە نزیکەی 160,000یان چوونەتە ناو خاکی تورکیاوە. ساڵح موسیم هاوسەرۆکی پارتیەکەتی دیموکرات پێدا ڕایگەاندووە ڕەنگە لە چەند کاتژمێری داهاتوودا خەڵکی کۆبانێ ڕوبەڕووی کۆمەڵکوژی ببنەوە. دەڵێت ئەگەر لە ڕووی سەربازیەوە هاوکاریان بکرێ ئەوە پێویست بە ئەنجامدانی هێرشی ئاسمانی ناکە. ساڵح موسیم هاوسەرۆکی پارتیەکەتی دیموکرات پێدا لە میانی کۆبوونەوەیەکی لەگەڵ کوردانی دانیشتووی دانیمارک باسی ڕەوشی کۆبانەی کرد و ڕایگەاندووە بۆ مەبەستە لەگەڵ شاندێکی وەزارەتی دەرەوەی دانیمارک لە پەرلەمانی ئەو وڵاتە کۆبوونەتەوە. ئاماژەی بۆ شکردوە بارودۆخی سووریا و بەتایبەتی کۆبانێ زۆر ئاڵۆزە و تانک و زرێپۆشەکانی داعش لە دووری 1 کیلۆمەتردا کۆبانێ تۆپباران دەکەن کە ڕەنگە لە چەند کاتژمێری داهاتوودا خەڵکی کۆبانێ ڕوبەڕووی کۆمەڵکوژی ببنەوە. موسیم ئاشکرای کردووە فڕۆکە جەنگەکانی هاوپەیمانان چەند شوێنێکیان بردومان کردووە بەڵام بۆی چەند هۆکارێکەوە کە نازانن چین زۆر کاریگەریان نەبووە، بەڵام ئەگەر لە ڕووی سەربازیەوە هاوکاریان بکرێ ئەوە پێویست بە ئەنجامدانی هێرشی ئاسمانی ناکە.
بەڕێزان بۆ قسەکردنی زیاتر لە سەر ڕەوشی کۆبانێ لە ستۆدیۆ میوانداری عەبدولوەهاب ئەحمەد ئەندامی سەرکردایەتی پارتی چارەسەری دیموکراتی کوردستانمان کردووە. کاک عەبدولوەهاب زۆر بەخێر بیت و جەژنیشت پیرۆز بێ. زۆر سپاس و جژنی هەمولایەکیش پیرۆز بێت. کاک عەبدولوەهاب سەرەتا دەمەوێت خوێندنەوەی جەنابەت بزانم لەسەر ئەوەی کە لە ئێستادا لە کۆبانە ڕوودەدات. بەڵێ ئەمەی ئێستا کە لە کوبانی ڕوودەدات بەڕاستی دەرەنجامی 20 ڕۆژ مقاومەت 20 ڕۆژ بەرخودانیکردن بەرامبەر بە گەورەترین هێز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەمڕۆ لەسەر ناوی داعش ئاراستەی گەلەکەمان کراوە لە پێناوی لە ناوبردننی دەستکەوتەکانی گەلەکەمان لە پێناوی ئەو سەرکەوتنانەی گەلەکەمان مقاومەت و بەرخودانیکردن هەدەفی ئەوان زیاتر ئەو نقطەیە لەوێ چڕبووتەوە و ئەم مقاومەتە یعنی ئەگەر تەماشای بکەین شتێکی هەروە ئاسایی نییە. ئەگەر لە ئاستی ناوچەکە تەماشای بکەیت ئەمڕۆ هێزێکی نێونەتەوەیی لەسەر ئاستی ئەمریکا لەسەر ئاستی ئەوروپا لەسەر ئاستی تەواوی ئەوانە هەمویان هاودەنگن لەسەر ئاستی دژایەتیکردنی داعش. بەڵام ئەم دژایەتیکردنە بەڕاستی لەکوێ جێگەی خۆیەگرێ لەکوێ دەست پێکەن سعاتی سفری ئەمە کامەیە ئایا داعش لە پێشەوەی کە کۆمەڵکوژیەک لە پاش شنگال کاتێکە کردی بەسەر کوبانیە بکات ئەو کات بێنە دەنگ یان مەبەستیان چییە؟ ئەمانە بەڕاستی گەلێک پرسیار ئەوروژێنێت لێرە و هەدەفی ئەو خاڵش ئەمە لێرە کە ئەتوانم بڵێم ئەمە پیلانگیێڕێکی نێونەتەوەیە دژی دەستکەوتی گەلەکەمانە لە هەم ڕۆژ ئاوای کوردستان و هەم تەواوی پارچەکانی تری کوردستانە. کێ سودمەند دەبێت؟ ئەو پیلانگیێریە ئەگەڕێتەوە بۆ هاوسەنگبوونی ئەو سیاسەتە نائەدالەتەی ئەو سیاسەتە چاواشەکارانی کە بەرامبەر بەگەلەکەمان کە تەمەنی 100 ساڵە هەر لە سایکس بیکۆ دەست پێکە هەر لە ئەتیفاقی لۆزان و دەست پێکا بۆ پارچەکردنی گەلەکەمان و بۆ خستنی ئیرادەی گەلەکەمان هەتا ئاستی ئێستا کە گەلەکەمان گەشتوتە ئاستێکی هەرە پێشەنگ ئەویش بە پاراستنی دەستکەوتەکانی و ئەنجامی ئەو دەسەڵاتی کە ئەمڕۆ ئەو ئیدارەی کە ئەمڕۆ لە ڕۆژئاوای کوردستانە بەدەستی هێناوە کە دەسەڵاتێکی سربەخۆیە دەسەڵاتێکی گەلە دەسەڵاتێکی پێکەوە ژیانی گەلانە دەسەڵاتێکی دیموکراتیە ببرە ئیدارەیەکی دیموکراتیە کە ئەمەش بۆ خۆی لەگەڵ سیستەمی جیهانە نایەتەوە یەک چکۆم سیستەمی جیهانی سیستەمێکە کە گەلێکی کۆیلە گەلێکی بێ ئیرادە گەلێکی چەساوی چەوسێنەری زیاتر پێویستە لەسەرەوە ئەم بابەتانە ئەوان سوودمەندن لەم خاڵە ئێرە لێرەدا خاڵی هەرە گرنگ ئەوەیە ململانێکردنە لە پێناوی بە کۆیلەکردن و لە پێناوی ئازادیدا گەلەکەمان ئازادی هەڵبژاردووە و لە پێناوی ئازادیشدا ئەوە تانێ شارێکی بچووک کوبانی خۆزگاگەر هەر کەس لە ئاستی خۆیەوە لەسەر نەخشە تەمەشای کوبانی بکە بزانێ کوبانی چییە و بۆچی ئەو مقاومەتەکرێ. کوبانی گەشتوتە ئاستێکەوە 20 ڕۆژ بە گەورەترین هێز لێ بدرێ بەڵام هەتاوەکو ئێستش نەیانتوانیوە هەنگاوێک بێنە پێشەوە لە کاتێک شاکە بێنە پێشەوە ئێمە بۆ خۆمان باشە زانین مێژووی ستالینگرادمان هەیە مێژووی ئەو بەرخودانی و قارەمانەتی کە لە سەردەمی عومەر موختار لە کاتی ئیتالیەکانە کە مقاومەتێکی وەیان کردووە لەو دوو مێژووە مێژوویەکی نوێ دروستە بێت ئەویش مێژووی کوبانیە ئەتوانین بە نەخشەیەکی نوێ بەرامبەر بە بەرخودانیکردن و مقاومەتکردن لەوێ ئەو کەواتەوەی ئێستا لە کۆبانی ڕوودەدا تۆ چی لێناو ئەنێ؟ من ئەوەی کە ئەوەی لە ناو ئەنێم کە گەلی کورد ئازادی خۆی بە هەچ نرخێک بێت پێویستە بەدەست بێنێت بە هەر نرخێک بێت پێویستە بەدەستی بێنێت و بەدەستیشی هێناوە چکم بەرنامەی بۆ داناوە پرۆژەی بۆ داناوە ئامادەکاری بۆ کردووە کەسایەتی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بۆ خۆی لە ناو سیستەمی کۆنفدرالیزمی دیموکراتیە توانیوێتی بە شێوازێکی پراکتیکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە ڕۆژئاوای کوردستانە و ئێستش لە بخۆ بەڕێخستنکردنە لە پێکەوە ژیانە تەمەشاکەی لە ڕۆژئاوای کوردستانە تەنیا گەلی کورد نییە گەلانی تریشی تایە
ئێستا لە ناو هێزەکانی یەپەگا کاتێککە پاراستنەکەن عەرەبیشی تایە ئاسووری تایە ئەرمەنی تایە کوردی تایە تەواوی ئاینەکانی تریشی تایە ئەمە سیستەمێکە یان بەڕێوبەرایەتیەکە کە بە تەواوی پێکەوە ژیانی تایە ئەمەیە نهێنی ئەو سەرکەوتنە کە لە پێناوی ئازادی نەتەنیا گەلی کووردا تەواوی گەلانی ناوچەکە شەتوانم کاک عەبدوڵوهاب وەگەندامی دەستەی چارەسەری دموکراتی کوردستان پێمان بڵێ لە ئێستا ڕەوش و بارودۆخی کۆبانێ چۆنە ئەوەندەی تۆ زانیاری هەبێ ئەوەی کە زانیاریمان هەیە و بە دوواداچوون و پرسیارکردن ئەوەی مای خۆشحاڵیە یعنی کوبانی پێویست بوو لە ماوەی 3 ڕۆژدا کۆتایی پێبێت بگیرێت و تەواوی بهێنرێت بەو ئیدارەی کە پێوترێت ئیدارەی کوبانی و هەر لە ئازادکردنی ئەو کەسانەی کە با بڵێن بەناو دیبلۆماتی تورکی لە ناو مووسڵا هەر لە ئازادکردنی ئەوانەوە گرنتیەک بوو کە لە ماوەی 3 ڕۆژە کوبانی دەڕۆخێ و کوبانی هەتاوەکو ئێسش بەردەوامی خۆی هەیە و ماوەی 20 ڕۆژیشە و ئەوەی کە ئێمە ئەیبینین ئێستا ڕۆژ بە ڕۆژ کوبانی زیاتر پتەوترە بێ زیاتر بەهێزترە بێ زیاتر هێرشەکانی دوژمن بەڕاستی هێرشەکانی داعش زیاتر ئاشکرا ئەبن و خەڵکەکەش بە گوێرەی ئەو هێرشانە ڕۆژ بە ڕۆژ ئیمکانەتی نوێ کاری نوێ پێکەێنن من ئەوەنداڵێم کاتێک گەلە کۆمەی نێودەوڵەتی کرایە سەر بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان لە 99دا خواستیانەوە بوو لە کەسایەتی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلاندا تەواوی گەلی کوردخەن بەڵام نەیانتوانی ئەو خەبات و تێکۆشانە بەرفرەتر بوو من جارێک کەم شتاڵێمەوە ئەم گەلە کۆمە نێودەوڵەتی بەرامبەر بە کوبانی دەکرێت کوبانی مەزنتر دەکات خەباتی گەلەکەمان مەزنتر دەکات و گرێدانی گەلەکەشمان لە ئاستی نەتەوەی لە ئاستی نیشتیمانی لە ئاستی ئینسانی لە ئاستی تەواوی گەلانی تریشدا بەڕاستی هاوشێوەی هاودنگیەک بێتەوە بۆچی چکە میستەگەر تەماشا بکەی ئەو خۆ پیشاندانانەی ئەمڕۆ لە ئەوروپا دەکرێت بۆ کوبانی ئاستێکی دەرخستووە کە پێویستە لایەنە بەرپرسیارەکانی ئەوروپا لایەنە بەرپرسیارەکانی مافی مرۆڤ لایەنە بەرپرسیارەکانی کەش ئەمانە هەمووی خۆیان بە ئەوە ببینن لەسەر ئاستی ئەوە هەم یەکینەکانی پاراستنی گەل هەم یەکینەکانی یەپەژە و یەپەگە هەردوو لە ئێستا بە مقاومەتێک ئامادەن بۆستنەوە بەرامبەری کە تەنیا لە ڕووی چەکەوە نەبێت ئەجینا ئێمە لە ڕووی ئەوەی کە ئەیبینین لە ڕووی مرۆیەوە ئەوانە هیچ پێویستیان بۆ نییە لە ڕووی چەکەوە پێویستە هاوکاری وەزیری پێشمەرگەم ڕۆ لە لێدوانێک ئاماژەی بەوە کرد کە هیچ ڕێگەیەک نییە بۆی کە هاوکاریەکان بگەێنە کۆبانێک کاتێرەمی کوردستان چۆن ناتوانێت هاوکاری کۆبانێ بکە هۆکار زۆرن بۆ هاوکاریکردن ڕاستە شنگال کاتێکە هێزەکانی پاراستنی گەل کاتێکە خۆیان گەیاندە ئەوەیە کینەکانی پاراستنی گەل خۆیان گەیانەوە هیچ ڕێگریەک نەبوو بەرامبەر بەوە بەڵام کوبانی ئەتوانن ئەوان هاوکاری بکەن ئەمانە ئەگەر نەبێ بە حجەیەک و نەبێ بە بەهانەیەک بۆی کە کارەکانی خۆیانی بکەنەوە کاک عەبدوڵڵا بۆ خۆ دەزانیانی لە ڕووی جوگرافیاوە هیچ ڕێگایەک نییە بێگومان لە ڕێی تورکیاوە منیش ئەمە ماڵێ نە لە ڕێی تورکیاشەوە و نە لە ڕێگەی کەواتە چۆن ناتوان هاوکاری هاوکاری بە چەکە هاوکاری بە تەقەمەنیە پێویستە بیدەن بە یەکەکانە چۆن ئێوە باسیەوەکەن کەدا بڕاون بیدەن بە هێزەکانی یەکینەکانی پاراستنی گەل بیدەن بە پێدە بیدەن بەوانە ئەوانە بە خودی خۆیانە گەیەن ناوێ ئەمە نقطەیەک نقطەیەکی کەش ئێمە لە جەلەولاوە هەتاوەکو ڕەبیعە ئەم دواییە نەبێت تۆزێک جم و جوڵی سەربازی تیا دروست بوو بەڕاستیش لێدانی ئەوانە تێکشکانی ئەوانە کاریگەرێکی زۆر گەورەیە کاتە سەر کوبانی سەر ئەو هێزانی کە بەرامبەر بە کوبانی ڕاوەستاون بەڵام لەم دوایە هەم لە داقوقیشەوە هەم لە جەلەولاو هەم لە ڕەبیعەش کە هەندێک دەستکەوت تیا بەدیهێنرا بەڕاستیش هەندێک ئەوانە شتێکی زۆر باشن توانی ئەنجامگیری بکە بەڵام ئەوەنداڵێم هەرێمی کوردستان وەزیری پێشمەرگە ئەگەر بەڕاستیش هاوکاری ئەوان دەکەن فەرمو ئەمە چەک تەسلیمی ئەوانی بکەن ئەوان بۆ خۆیان ئەوان هەموو کاتیش ئەگەر چەک بدرێتە ئەوان ناتوانن بینێرن بۆ خۆیان ناچن کەلەکان تۆنی جززیران ئەوان چوون ڕێگەی خۆیان هەیە شێوازی خۆیان هەیە حتا هێزی
هەپە گەشتوانیوێتی بگاتە ئەوێ ئەم شتێک نییە هین بێ بۆ لە عالەمەوە ئەو هەموو هێزە دێت پشتیوانی لە داعش دەکات بۆچی بۆ کورد نییە بتوانێت بە کاتێکە هەموو ناوچەکە هەم جغرافیا هەم بابەتەکان شارەزایی خۆیان لێ هەیە ئەمە شتێک نییە کە ئێمە بتوانین تەنیا لە ڕووی جغرافیەوە تەمەشایەوە بکەینەوە تاکتێکی شەڕ زۆرە ئیمکانێتی شەڕ زۆرە پێویست بوو ئەو چەک و تەقەمەنیە لە ئاستی سەریکانی لە ئاستی ئەو شوێنانەی تریش کە ئەمڕۆ تۆ لە پشتەوە بتانی بی لە داعش بەڕاستی ئەتوانی بەری شەڕی ئەو بەرامبەر بە کوبانی لاوااسترکەیتەوە تەکتیکی شەڕ زۆر زۆرە بەڵام ئەوەنداڵێم چ کاتێک ئەوان توانی بێتیان چەک بگەێنە دەستی ئەوان بە چەکەکانی گەێن و ئیشی خۆیان دەکەن پێویست ناکات با هێزیش نەچێت هیچ کاتێک ئێستا پێویستیان بە هێزی پاراستنی گەلیش نییە هەپەگەش نییە پێویستیان بەوانیش نییە چکم ئەوەندە هێزی لێیە بەڵام ئەوەی کە ئەوان پێویستیانە هێزی چەکە تەقەمەنیە چکم بەرامبەر بەوەی کە ئەو چەکێکی زۆر گەورە بەکارێنێت و مۆدێرن و ئەمە لە ئاستێکی چەکێکی زۆر تەقلیدی بچووکە بەڵێ کاک عەبدولوهاب ساڵح موسیم هاوسەرۆکی پارتێکێکی دیموکرات پێدا ئاماژەی بۆ کرد کە ڕەنگە لە چەند کاژمێری داهاتوودا خەڵکی کۆبانەی ڕوبەڕووی کۆمەڵکوژی ببنەوە ئۆجەلانیش لە هەمان کادا لە دوانێکیدا یاخود پامێکی نار باسی کرد ئەگەر کۆمەڵکوژی لە کۆبانێ ڕووبدا پرۆسەی ئاشتی لە تورکیاتا دەکەوێتە بەرمەترسیەوە تا چەند جەنابەت لەگەڵ ئەمەدای ئایا بە کۆمەڵکوژی کۆبانێ پرۆسی ئاشتی لە تورکیا دەکەوێتە بەرمەترسی هەردوو بۆ چوونەکە لە ئاستی بەرپرسیارەتیە بەرامبەر بەو کۆمەڵکوژیە کە بەرامبەر بەگەلەکەمان دەکرێت 20 دانە ڕۆژ و 21 ڕۆژی سەگەکات بەرخودانیکردن و مقاومەت گەشتۆتە ئاستێکەوە ئەمڕۆ لەو ناوچەیە بەڕاستیش قابلی ئەوەیە چکم بەڕاستیش ئێمە تعریفێکی ئەو مەسەرەیە بکەین وەختێک ئەم وتانە کاتێککە ئەوترێت بێهۆ نییە داعشێک کە هیچ هەوەیەکی نییە داعشێک کە هیچ ئینتیمایەکی بە هیچ یاسانە و دەوڵەتیەکانەوە نییە داعشێک کە لە حتا بە گوێرەی ئیسلامیش هیچ پیامێکی خۆی نییە ڕاستیش قابلی هەموو شتێک هەیە بیکاتەوە ئەمڕۆ بەرپرسیارەیەکەوێتە سەر تەواوی دنیا چکم ئەوەی کە ئەمڕۆ مقاومەتی کردووە گەلەکەیە ئەو هێزەکانی پاراستنی گەلە یەکینەکانی پاراستنی گەلە لە ئاستی ئەو مەترسیەوە ئەوە هەست دەکرێت بۆی کە کۆمەڵکوژی ئەکرێت بەڵام ئەوەی کە بەدی ئەکرێت لە ناو کوبانیدا ئاستی مقاومەت ئەوەندە بەرزە باوەڕ ناکەم بتوانن یەک کوبانی بگیرێت ئەو کاتش کاتێکە هات هێزەکان بەڕاستیش حتا ئاستی دنۆیکی خوێنیش مقاومەت دەکەن ئەوەی کە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانیش کاتێکە ئەڵێت مەسەلەی پرۆسەی ئاشتی ئەو پرۆسەیە یان ئەو پرۆژەی کاتێککە دراوە بە تورکیا بەڕاستی بە هەوڵ و تێکۆشانێک کراوە گەشتە ئەو حەددا بابەتێک نییە لە خۆیەوە لە شەو ڕۆژێکا ڕوویدا بێت هەوڵ و تێکۆشانێک هەیە لە ناو تورکیا هەیە پێی خۆشە پرۆژەکە بەردەوام بێت کێنەوە کەسانە لە ناو تورکیا هەن ئەوانە و هەشن دژی ئەوەن ئەمڕۆ ئەوانەی کە هاوکاری داعش دەکەن ئەوانەی کە ئەخوازن کوبانی بکەوێ هەر ئەوانن ئەخوازن کە ئەو پرۆسێش سەرکەوتوو نەبێتەوە تا چەند ئاسایشی تورکیاکەواتە ئێستا کەوتۆتە بەرمەترسی بەوەی کە لە کۆبانێ و لە دەوروبەریدا ڕۆیە من با بە شێوازێکی کەت پێ بڵێم ئاسایشی عێراق لە بوونی داعشا لە ناویە لە گەورەترین مەترسیدایە ئاسایشی سووریا لە گەورەترین مەترسیدایە ئاسایشی تورکیا ئێستا لە ناوەندگیریەکایە لە ناوەندێکایە قاچێکی لە نێو ئاشتیە و دەخوازیێت وەکو ئاسی چارەسەرکردن بێت و قاچێکشی لە ناو تێکدان و ئەیەوێ دەستکەوتەکانی گەلی کورد لە ناو بچێت گەلی کورد ئەتوانم بڵێم ئەوەی کوبانی وەک ستونێک وایە ستونێک وایە تەواوی ناوچەکەی پێکەوە ڕاگرتووە بێت و ئەو ستونە بکەوێت بەڕاستیش هەموو ناوچەکەکەوێتە خەتەریاتێکی گەورەوە چکم داعش بەو کوبانی تەنیا ناوەستێتەوە و تورکیا چەندێک هاوکاری داعشیشی کردبێت بەو شێوازە نییە کە ئەتیفاقێکی تەواوی هەبێت قاعدە لەگەڵ ئەمریکا گەورەترین هاوکاری بوو لە دوایە گەورەترین زەربەی لە ئەمریکادا بێگومان داعش هەموو ئەو کەسانی کە بە لە تێنانیش هاوکاریان کردبێت
پێویستە باجی خۆیان بدەن چکم ئەوەی کە ئەکرێت لە ئێستا گەلەکەمان بەرخودانی خۆیەکات گەلەکەشمان ئامادەکاری هەیە و ئێمەش دەخوازیین بە زووترین کات ئەم کێشەیە چارەسەر ببێت و هێزەکانی نێودەوڵەتیش هەم لە ئاستی لێدانی بەفرۆکە هەم لە ئاستی ئەوانە بەڕاستی شەمانە کۆمەڵێک بابەتن زیاتر کات درێژەکەنەوە هەتا کاتیش درێژکردنەوە قابلی ئەوەیە کۆمەڵکوژی دروست ببێت قابلی ئەوەیە بەڕاستی دەستکەوتەکانیش لە دەست بچێت ئەو کاتش کورد ئەگەر ئەمڕۆ لەسەر خەتێکە ڕاتەوە لەوانەیە شێوازێکی کە بگیرێت. عەبدولوهاب ئەحمەد ئەندامی دەستەی کارگەری پارتی چارەسەری دیموکراتی کوردستان سپاس بۆ جەنابەت کە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادە بێت. تاکە کەناڵی ئەهلی بێلایەن بەردەوامی نوێیەکەم ڕۆژی جەژنی قوربان لە هەرێمی کوردستان بەڕێوەچوو بەڵام تا ڕادەیەک جیاواز بوو لە جەژنەکانی تر بەوەی ئەو گەرموگوڕی ساڵانی پێشوو نەدەبیندرا بەڵام جیاواز لە گەورەکان منداڵان وە کەمیشە بەردەوام بوون لە دەربڕینی خۆشی جەژن و ئەم جەژنە هاوشێوەی جەژنەکانی تر بووبوویان. یەکەم ڕۆژی ئەم جەژنە لە جەژنەکانی دیکە نەدەچوو کۆڵانەکان و بەردەرگای ماڵەکان وەکو جەژنی ساڵانی ڕابردوو جمەیان نەدەهات لە خەڵک بەڵام وەکو نەریتێکی جەژنانە باشێک لە هاوڵاتیان دوای نانخواردنی بەیانی جەژن بە مەبەستی پیرۆزباییکردن لە یەک سەردانی خزم و دۆست و دراوسەکانی یەکتریان کرد. وەکو ڕۆژەکانی تر دێتە پێشاوم ینی وەکو جێژنەکانی تر نیە بەڕاستی جێژنەکانی کە دەدیت خەرک زۆر هاتوچوو یەکتری دەکرد خەرکە زۆر داهاتە بازاری ئەشیاوشی دەکری ینی ئێستا کە ئەو هەم نەدیتە ئەو جژنێ. هەرێمی کوردستان جژنی ڕەمەزانی 2 مانگ پێش ئێستای لە بارودۆخێکی ئارامتردا بەڕێ کردو زیاتر گەرم و گوڕ بوو لەم جەژنە. هێرشی داعش بۆ سەر شنگال و ناوچەکانی تری هەرێم لە سەرەتای مانگی ئابدا بووە هۆی ئەوەی هەرێمی کوردستان لە چەندین بەرەی جیاواز بەرامبەر بە چەکدارانی داعش بجەنگێت. ئەمە یەکێکە لە هۆکارەکانی گەرم و گوڕنەبوونی جێژن. قەیرانی دارایش کە ماوەی 8 مانگە بەردەوامە دیوێکی تری گەرم و گوڕنەبوونی جێژنە. خەڵکی ئێرە خەڵکێکی کریەکاری زۆرتیایە خەڵکی 3 تەقسیمە مەعاشخۆر و کریەکارتیایە زۆر تاسیری هەبوو لەگەڵ جەژنەکانی جاردی یعنی خۆم لە 60 شتەکانم کە فرۆشتۆ بە قەرز فرۆشتومە بە قەرزی کاتی مەعاش وەرگرتن. بارودۆخەکە هەر چۆنێک بێت جەنگ و قەیرانی دارایی بایەخی جەژنی بۆ منداڵان کەم نەکردوتەوە و جەژن بە شێوە نەریتیەکەی خۆی خواردنێکی چەور و گەرم و خواردنی شیرینی و جەژنە پیرۆزە و یاریکردن وەک خۆی بۆ ئەوان جێبەجێکرا. سەر هەموو یاریەکان کەوتوم و خۆشێکی زۆریشم لێ بینەوە. جەژنە هەمی خێزانên شەهیدا و pêşmergeyên Kurdistanê û şervanên ku ev kel berxudana Kobanê beramber dijmina û tîrorê rastiyan lê giştî cejn Evrokel Kurdistanê giştî û duhokê taybetî cejnin gelek saratî pê ve dîtiye ew jî ya giring ew Evroke çendîn şehîd medayne. هاوکات بە مەبەستی پیرۆزباییکردن لە پێشمەرگەکانی بەرەی جەنگیش وەزیری پێشمەرگە و بەشێک لە ئەندامانی پەرلەمان سەردانی سەنگەرەکانی پێشەوەی جەنگیان کردو لە نزیکەوە پێشمەرگەکانیان بەسەر کردەوە و پیرۆزباییان لێکردن. چاوان قادر NRT سلێمانی. بەڕێزان زانیاری زیاتر لە پامنێرانمان لە شارەکانی هەولێر و سلێمانی وەرەگرین لە سەرچۆنێتی بەڕێوەچوونی یەکەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆز سەرەتاش دەچینە لای پامنێرمان هێرش قادر لە هەولێرەوە. هەرش سلااوت لەبێ پێمان بڵێ یەکەم ڕۆژی جەژنی قوربان لە هەولێر ئەمڕۆ چۆن بەڕێوەچوو؟ بەڵێ پەری سلااو لە تۆش لە شاری هەولێر لەگەڵەوەی تیمی کەناڵی NRT ئەمە سەرەتای بەیانیەکەی لە چوونە دەرەوەی شاری هەولێر بۆ بەرەکانی جەنگ لە میحوەرەکانی خازر و حەسەنشان بووین بەڵام لەگەڵ هاتنەوەمان بۆ نێو شاری هەولێر و گوزەرێک بە نێو شاری هەولێردا کردمان جەژنی ئەم جاریان جیاواز بوو لە جەژنەکانی دیکەی ساڵانی ڕابردوو ئەتوانین بڵین لە جەژنی ڕەمەزانی چونکە وەک لە راپۆرتەکەشدا هاوکارانمان ئاماژەیان پێکرد قەیرانی دارایی و ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعش و هێزەکانی پێشمەرگە و هاتنەوەی چەند شەهیدێک لە پێناو نیشتیماندا هۆکارێک بوون بۆ ئەوەی
بۆ هۆی کەسبوونی جەژنەکە بە تایبەتی قەیرانەدارایەکەی هەرێمی کوردستانە کەماوەیەکە تێکەوتووە لەلایەن حکوومەتی عراقی و بودجەی ساڵانی نادرێتێ بەڵام بەدەر لەوە جەژن لە هەرێمی کوردستاندا وەکو وڵاتە مسلمانەکانی دیکە بەڕێکرا بەڵام سارد و سڕێکانی جەژنیش وهای کرد کە بەشێکی زۆر لە هاوڵاتیان لە ماڵەکانی خۆیان نێنە دەرەوە تا ئەو ڕادەیە کە بگەڕن چونکە وەک خۆشیان دەڵێن ساڵ بە ساڵ و سات بە سات و جەژن بە جەژن ساربوونەوە و کابوونەوەیەکی زۆری پێوە دیارە و بەشێکی دیکەی هاوڵاتیانیش بە دیوێکی دیکا لێ چێدنەوە دەڵێن کاتێک مرۆڤ لە منداڵی و تەمەنەکانی بەرەو هێدی گەورە دەبێت جەژنەکان هەر بەو جۆرە دەبێت کە ئەوان چاوەڕوای لێ دەکەن بۆ ئێمە ڕەو بۆ چوونی هاوڵاتیانی شاری هەولێریش وەرگرین دەتوانین چەند هاوڵاتیەک وەربگرین بزانین جیاوازی ئەم جەژنە لەگەڵ جەژنەکانی ساڵانی ڕابردوو لەگەڵ جەژنی ڕەمەزانیش چ جیاوازیەکی هەیە وەلای ئەوان ئەم جەژنە بۆ سارد و سڕیەکی تا ڕادەیەکی پێوە دیار بوو ئەگەر بکرێت هاوڵاتیانەی کە لەلای منن بۆ چوونیان وەربگرین تۆکو هاوڵاتیەک بۆ ئەم جەژنە لەگەڵ ڕابردووە سارد و سڕێکی پێوە دیار بوو هاوڵاتیانیش ئەم جەژنەکانی پێشووتر نەبوو. زۆر سپاس بۆ ئێوە ئەگەر سەرەتا جەژنە پیرۆزەس لە سەرجەم بنەماڵە و خانەوادەی سەربەرزی شەیدەکانی جەنگ دەکەم لێرەوە چاوی یەکەیەکە برا پێشمەرگەکان مازەکەم ئەگەر بەراوردێک بکەین لەگە جژنەکانی کا دەبینین سارد و سووریەکە دەگەڕێتەوە چەند هۆکارێک هۆکاری یەکەمیان ئەوەیە ئەکە برا پێشمەرگەکانمان لە جەنگدانە و خانەوادەی بنەماڵی ئەو پێشمەرگانە لە ڕووی نەفسیەوە نامورتان ئەگە ببینیت تەمەشا دەکەی لە ڕووی هۆکاری ئابوووریەکە و داراییەوە ئەوەش هۆکارێکی سەرەکی بووە بۆ ئەوەی خەڵک لە جەژنە سارد بیتن و بۆ ئەوەی زیاتر لەسەر مەسەلەی ئاڵوگۆڕەکان دابن ئەوە لە ڕووی مەسەلەی بازرگانیشەوە تەعسیرێکی تەواوی کردیە ئەوەش تەعسیری خۆی هەیە وەزای دەنیش مەسەلەی کۆمەڵایەتیەکان ساڵ بە ساڵێک لە ڕووگای مەسەلەی ئەو تەنسیقات و پەیوەندیانی خزمەتی و کۆمەڵایەتیەکان بەرەو لاوازبوون دەچیتن ئەوەش هۆکاری سەرەکی کۆمەڵایەتی کرد لە ئێستادا هاوڵاتیانی باز لەوە دەکەن کە کاڵبوونەوەی سۆزی کۆمەڵایەتی و خزمەتی یەکێکە لە ساردی ئەم جەژنە ئەوە دەگەڕێتەوە سەر پێگە کۆمەڵایەتیەکەی کەوا لە ناو خەڵکو و لە ناو دۆست و خزمان کە تا چەند ئەو سۆز و عەتفە و ئەو نزیکبوونەوە ئەو پەیوەندی کە لە قەدیم ئەوش دەگەڕێتەوە سەبەکانیش ئەوەیە خەڵک لە ڕووی مەسەلەی ڕحم و مەسەلەی سیسیلەی ڕحمەوە لە ڕووی مەسائیلی عەشائیریەوە هەم لە ڕووی مەسائیلی کۆمەلگا و لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئیدی کۆمەڵی سیاسیوانە هەموو تەعسیری خۆی هەبووە لەم ڕوانگەوە بۆیە لێرەوە داوا لە سەرۆکایەتی حکوومەت لەو ڕۆژەدا کە لە یەکەم ڕۆژی جەژندا بکرابە کۆمەک و هاوکاری بنەماڵی شەیدەکان بکرابایە کە ئەو برایانەی کە لە سەنگەرەکانی جەنگ شەهید بوونە و چاوی یەکەیەکە منداڵە شەیدەکان ماز دەکەم بۆیە لێرەدا خەڵک نامورتاع و نەفسیەن نامورتاع کە بەهۆی ئەم جەنگە و ساردی جەژنەکەش هەر بۆ کارانەوە بەڵێ پەری هاوڵاتی دیکە لێرە هەیە ئەگەر ئەم کاکەیە بێتە ئێرە تۆکو هاوڵاتیەک جیاواز ئەم جەژنە بۆ لەگەڵ جەژنەکانی دیکە جیاوازی هەبوو ساردی ئەم جەژنە بۆ چێگەڕێنیتەوە بەڵێ سەرەتا لە ناخی دڵمەوە بە جوانترین وشە پیرۆزبایی جەژن لەسەر جەم مناڵ و خێزانی خانەوەدەی سەربەزی شەیدانەکەم و لێرەشەوە جەژنە پیرۆزە لەسەر جەم برا پێشمەرگەکانەکەم کە ئێستا لە بەرەکانی جەنگن بۆ پارێزگاریکردن لە خاکی پیرۆزی کوردستان سەڵەتا ئەگەر تەماشای ئەم جەژنە بکەین لە چاو جەژنەکانی کەدا وردی پێوە دیارە کە بینی کەمتر سەردانی یەکتر دەکات ئەمەش دیارە بەهۆی ئەو قەیرانەدارایی کە هەرێمی کوردستانی گرتووەتەوە لە هەمان کاتیشدا بوونی ئەو شەڕ و شۆڕی کە ئێستا لە ناوچەکەدا بوونی هەیە کاریگەری تەواوی لەسەر هاوڵاتیان دروست کردووە و ترسی هاوڵاتیانیش بەڕاستی لە چوونە دەرەوە بۆ شوێنە گشتەکان لەم جەژنەدا کە ئەبینین لە چاو جەژنەکانی کەدا زۆر بەڕوونی دیارێک ئەمەش هۆکارەکەی بۆ ئەوە گەڕێتەوە نەبوونی متمانە لای هاوڵاتیان کە ئێستا بەڕاستی جێی متمانەی تەواونین کە بچنە دەرەوە بۆ ئەوی بتوانن خۆشەکانی خۆیان دەرببڕن لە ڕووی کۆمەڵایەتیشەوە هاوڵاتیان ئەبینین لە چاو جەژنەکانی کەدا تۆڕە کۆمەڵایەتەکان کاریگەریی تەواوی کردوتە سەر ئەوەی کەوا هاوڵاتیان وەکو پێشتر وەکو جەژنەکانی کە سۆز و خۆشەویستیان کەمتر بووەتەوە بەڕاستی هەتا سەردانی یەکتر نەکەن ئەو سۆز و خۆشەویستی نییە کە لە ڕێی کۆڕە تۆمەڵاتەکانەوە یەک لە ئامێرە ئەلەکترۆنەکانەوە تەلەفۆنەوە جەژنە پیرۆزە لە یەکتری دەکەن ئەمانە هەمووی هۆکار بن کەوا ئەم جەژنە لە چاو جەژنەکانی کەدا بەڕاستی کاڵبوونەوەی پێوە دیارەیان خەڵک کەمترێتە دەرەوە خەڵک کەمتر دڵی خۆشە و دەشت بواە لە حاڵەتی وەکو ئێستادا لایەنە بەرپرسەکان سەردانی
ماڵە شەیدەکانیان کردبەوە دڵی ئەو منداڵە شەیدانیان خۆش کرد بە ئەگەر چیش بێت ئەگەر بە سەردانێک بێت ئەگەر بە هاوکاریش نەبێت سەردانکردن دەست بە سەرداهێنان ئەوە جێگەی ڕێز و تەقدیرە زۆر سپاس بێوەش بەڵێ ئەگەر تۆکو گەنجێک ئەگەر بێتە ئێرە بۆ ئەم جەژنە جیاواز لە جەژنەکانی دیکە وەکو هاوڵاتیان خۆیان دەڵێن ساردبوونێک بە جەژنی قوربانەوە دیار بوو ڕاستە ساربوون هەیە بە جژنی قوربانەوە بەهۆی ئەو سەبوو بە ئابووری و شەڕی داعش لەلایەک و سەبەبی ئابووری لەلایەکی ترۆ بەڵام پێم وایە برا پێشمەرگەکان وهایان کردووەکەوە جژنێکی ئارام بکرێت و جیاوازێکی ئەو تۆ نەبینێ لەگەڵ جژنەکانی ترا و جژنە پیرۆزە بە تایبەت لە برا پێشمەرگەکانەکەم لە محورەکانی شەڕ و لە بەرەکانی جەنگدا و فەرماندە سەربازیەکان بە تایبەت کەوا لەم جەنگەدا ئەم کەشوهاوایان ڕەخساندووە لە هەرێمی کوردستان ئێستا کە سەعات 12:30 ئێمە بتوانین بە ئازادی و بۆ پەڕێ حوڕەتی خۆمان و جگە لەو ئەو هەمووە سەرباری ئەو هەمووە بارە ئابووری ناخۆشە و ئەو جەنگەی کەوا لە تەواوی ناوچەکەی گرتووەتەوە بتوانین هەرێمی کوردستان لەم کاتەدا بە ئارامی و بە سەلامەتی بەڕێوە بچێت. سپاس بۆ ئێوە دەستان. بەڵێ پەری ئەوەی کە گوێتان لێبوو کە بینیتان بەشی زۆری هاوڵاتیان باز لەوە دەکەن هۆکارەکانی ئەوەی کە لە ئێستادا هەرێمی کوردستان لە جەنگدا لەگەڵ گروپە چەکدارەکان و قەیرانی دارایی و کاڵبوونەوەی کۆمەڵایەتی لە نێو هەرێمی کوردستان و هاوڵاتیاندا هۆکاری گەرم و گوڕنەبوونی جەژنی قوربانی ئەمجارە بوو. بەڵێ هێرش سپاس بۆ تۆ سپاس بۆ ئەو هاوڵاتیانش کە قسەیان بۆ کردین. بەڕێزان دەچینە لای هێمن مەحموود لە سلێمانی و هێمن سڵاوت لەبێ پێمان بڵێ هاوڵاتیانی شاری سلێمانی یەکەم ڕۆژی جەژنیان چۆن بەڕێ کرد. بەڵێ پەری و یەکەم ڕۆژەکە لە دوای کاتژمێر 12ەوە بەرەو کۆتایی دەڕوا و ئێستا ئێمە لە دووەم ڕۆژی جەژنداین. دیارە ئەو کێشانەی کە ئێستا لە هەرێمدان کێشەی ئەمنی هەیە کێشەی دارایی هەیە کێشەی سیاسی هەیە حکوومەت عێراق و حکوومەت هێرش تا کێشیان هەیە کێشەی دارایی هەیە هەرێمی کوردستان لەلایەک تریشەوە هێرشی داعش و مەترسیەکانی داعش لەسەر هەرێمی کوردستان و ڕۆبەڕۆبوونەوەی لەگەڵ پێشمەرگەدامانە هەمووی کێشەن ئێمەمانەوێت بزانێکین هاوڵاتیان سەرباری ئەم کێشانە چۆن جەژنیان بەڕێ کردووە. نزیکم بیت جەژن چۆن بوو؟ سەرەتا بە خێر بێن سەر چاو وڵا جەژن تا ڕادەیەک سستی بەخۆ بینیوە ئەوەی ڕاستی بێ کەس لێ ڕازی نییە یەک بێ مەعاشی زۆر زۆرە لە ڕووی پارەوە پارە نییە دوو لە ڕووی بەنزینەوە بەنزین هەر نییە هەش بێ زۆر گرانە لە هەفتەیەکە دوو جار بیتاقێن بەم عالەمە بەشی ناکە بە تایبەتی سایق تەکسیەکان لە ڕوویەکی کەیشەوە سیرەکەین بازاری سستی زۆر بەخۆیە بینیوە بەڕاستی ئەمە هەمووی تاسیرەکاتە سەر ژیانی ڕۆژانە خاصەتەن کورد تا ئێستا هەر مەینەتی دینی و ئێستاش ڕوو لە مەینەتی ئەگات ینی ئەم جەژنش کە تۆ باسی کرد بەم شێوە بوو کوردە هومەنیتی بینیوە یان هەر جەژنەکە خۆی سارد بوو یان هاوڵاتیەکان سارد بوو لە سەردانەکانیان یان کێشەی دارایی هەموو گرفتانی دروستکە کە تۆی لی بەڕێزم ئەم کێشەی هەمووی لە ڕووی شەڕەوەیە ئەم کێشەمی لە ڕووی داعشەوەی داعش بەڕاستی ئەم وڵاتی وێران کردەوە جاکە ئەمە داوای دەوڵەتی سەربەخۆ ئەگەن هەتاوەکو ئەم شەڕ و کێشەیە کۆتان نهێنن ناتوانن بەڕاستی من پێتان ئەڵێم لێرەوە بە خەڵکی کورد بە هەمووی ئەڵێم ناتوانن سەربەخۆ بن بەڕێزم بەخێر بێت سەر چاو دەستخۆش خزمەتە پەری گەنجێکم لایە خۆی دەڵێ لە خانەقینەوە هاتووم بزانام لە خانەقینەوە بۆ جەژن هاتۆ بۆ سلێمانیان بۆ شتی بۆ چی هاتووە نزیکم بیت خۆشی کەناڵی NRT یەکەم کە باشترین کەناڵە بە چاو خەڵکی کوردستان هەموو ماڵێک کەناڵی ئەم کەناڵا بینن دەستخۆشیتان لێکەین خۆم خەڵکی کەرکووکم بەڵام ئامۆزاکان و میمزاکان هەمووی لە خانەقینەوە هێناوە بۆی سەیرانێکین بڕۆینە ئەزمەر و بگەڕین بڕۆینە چاویلاند و لەم ناوای تر بسڕێنەوە جوێ بگۆڕین بەڵام بەڕاستی جەژن وەک جاران نەما جەژن ئەو تامی نەماوە جەژن کاتێک خۆشەوێت کە داعش نامێنێ کە ئەمان دێتە ناو کوردستان ئیتر هیچ کێشەیە نامێنێ کەرکووکیش ئینشاڵڵا بەرەو ئاوەدانیە ڕوا و هیچ تەقینەوە شتی تێ نامێنێت لەگەڵتان ئەوان لە خانەقین و تۆ هێناوسن ئەی بۆبانیان ناکێ بە تۆ قسە بکەن ئەوانیش کامیان دێوەڵی وابزانام دیارە ڕەنگە نایانێ بەس باسی جەژنی ئێوەم بۆ بکەیت ڕەنگە تۆ بە خانەقین تێپەڕبووی ئەمڕۆ یان کەرکووک جەژنی ئەوێت چۆن بوو لەگەڵ سلێمانی چۆن جیاوازی هەبوو وەڵا بەڕاستی خۆم لە هەر لە بەیانیەوە لە کەرکووک بووم جەژن بێعەی بوو لەخوا بە زیاد یعنی قەڵباڵغی هەبوو ماڵە چێتە ناو ماڵەوە جەژنێکی خۆش بوو بەڵام خەڵکەکەەوە بڵین نەختێ حەزیان بە جێژن نەماوە چکە لە ترسی تەقینەوە بۆ چۆڕێ ترسی نازانی چ کاتێکە تەقێتەوە سارە کێشەی دارایی بەڵێ تەسیریە بوو بڵێ
هەری ئێرە هاوڵاتی زۆری لێ بەڵام سەرقاڵن زۆربیان کە شۆفێری تاکسین بۆ چوونی ئەم هاوڵاتیانە کە من نامەوێت هەمیان بڵێمەوە بەڵام بە کورتی بە شێوەیەکی گشتی دێڵێمەوە کە پێیان وایە ئەم جەژنە سارد بۆ وە کێشەی دارایی و مەترسیەکانی داعش و ڕوبڕوبڕووی لەگەڵ پێشمەرگەدا کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ئەم جەژنە هەبووە بۆیە هەمیان بە جەژنێکی گەرم و گوڕیان نەبینی و پیان وا بوو جیاواز بوو لەگەڵ جەژنەکانی ڕابردووتردا من دەگەڕێمەوە سۆدیۆ بەلای تۆ گە پرسیارێکت نەبێت. بەڵای هێمن سپاس بۆ تۆ سپاس بۆ پامنێرانمان هێرش قادر لە هەولێر و هێمن مەحموود لە سلێمانیەوە. بارام نەجیم بارام ناسراو بە بارامبەک ئەو کەسەی کە زۆر جار هاوڵاتیان نوکتە و قسەکانی لە بۆنە و تۆڕە کۆمەڵاتیەکاندا بەکاردێنن. ساڵی 1911 لەدایک بووە لە سەرەتای تەمەنی گەنجێتیەوە لە هەڵەبجە قسەی نەستەق و پێشبینی نەکراوی بۆ ڕووداوەکان هەبووە لەگەڵ هەر قسێکی نەستەقیشدا سێبەسێ تەلاقی بۆ خواردەوە با پێکەوە راپۆرتێک لەسەر ژیان و نوکتە و تەلاقەکانی بارامبەک ببینین. زۆرن ئەو کەسانەی ڕۆژانە لە کاتی قسەکردندا پەندی پێشینان بەکاردێنن بێ ئەوەی بزانن کێ ئەم پەندەی داناوە. بارامبەک یەکێکە لەوانەی بەشێک لە هاوڵاتیان قسە و پێشبینیەکانی دووبارە دەکەنەوە کە هەندێک جار وەک نوکتە لەسەر ڕووداوە سیاسیەکانیش بەکاری دێنن. بارام نەجیم بارام ناسراو بە بارامبەک ساڵی 1911 لەدایک بوو 80 ساڵ تەمەنی بووە. هەر لە سەرەتای تەمەنی گەنجێتیەوە لە هەڵەبجە قسەی نەستەق و پێشبینی نەکراوی بۆ ڕووداوەکان هەبووە. لەگەڵ هەر قسەیەکی نەستەقیشدا سێبەسێ تەلاقی بۆ قسەکانی خواردووە. لە یەکێک لە وتەکانی کە سێبەسێ تەلاقی بۆ خواردووە دەڵێت هەر کەسێک سێ قسە بکات دوانیان لە بەرژەوەندی خۆی دەکات سێم قسەشی وا دەیکات زەرەری بۆ خۆی نەبێت. ئێستا کە لێکدانەوە بۆ قسەکان یەکەی ئینجا بیر لە بڵین پێشبینیکردنی کە پێشبینێکی بەهێزی هەبوو بارامبەک لە کاتی خۆیانەوە ئەو قسانی کە کردوێتی لە کاتی خۆیان ئەگەر خەڵکانێک لەو کاتە حسابیان بۆ نەکردێ بەڵام ئێستا ڕەحمەت لە گۆڕەکەی بارامبەک زوو ئەنێرن و باسی تەلاقەکانی بارامبەک دەکرێت. بارامبەک هەرچەندە لە بنەماڵەی بەگەکانی هەورامانی سنووری پارێزگای هەڵەبجە بوو و بەڕەچەڵک خەڵکی گوندی شۆشمەیە بەڵام سێبەسێ تەلاقی خواردووە ئەگەر کەسانی بێئاگان نەبوونایە ئەوە بەگیژ نەدەبوو. لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی وەک تویتەر و فەیسبووکیش نوکتەکانی بارامبەک ڕۆژانە لە شێوەی توانج لایەنگرانی لایەنە سیاسیەکانی هەرێم ئاڕاستەی یەکتری دەکەن. ئەو لە کاتێکە کە خوێنەوارەکەی کەمیش بووە بەڵام تەجروبەیەکی چاکی هەبوو ئەبینی بۆ هەر قسەیەکی سوێنێکی پیاکێشە. سوێنەکەی حتا لە لای خۆمان سوێنەی عادەتی نییە سوێنەکە کە ڕەنگە تر ببێ بەمای گۆڕانی ژیانی خێزانی جابێتەوە ئەم ماڵکاولبی ئەو حاڵەتانە. بارامبەک جگە لە تەلاقەکانی کە بوونە تا قسەی نەستەق و پەند وەک کەسایەتێکی دیاری کۆمەڵایەتی لە هەڵەبجە دەرکەوتوو و لە ماوەی تەمەنیشیدا 2 ژنی هێناوە و 5 منداڵی هەبووە. بارامبەک لە کاتی بەشداریکردنی مەراسیمێکی هاوسەرگیریدا کە دەبینێت بووکەکە لە زاوەکە جوانترە سێبەسێ تەلاق دەخوات و دەڵێت هەرچی گیای جوانە بزندەی خوات. هەنێ سوێنی خواردووە ئەو کەسانەی کە یێنە دنیاوە هیچ کەسێ ناشرینی خۆی ناشرینەکە بە لە بزێ خۆی. بەنسبەتی هینی شۆ ئێمە لە هەورامان بووین باوکم تا هاتوونەتە ئەم هەڵەبجەش خواگەدارە ئیشێکی نەکردووە کە ئارە بکە 50 ئارە بکات بە عەقڵی خۆی و بەینی خۆی ژیاوە. لەگەڵ ئەوەی بارامبەک لە ژیاندا نەماوە بەڵام تا ئێستاش قسە بە ناوی بارامبەگەوە دەکرێت. هەر وەک چوون لە کاتی گرانبوونی نرخی بنزین دەوترێت بارامبەک سێبەسێ تەلاقی خواردووە ئەگەر بێت و خەڵکی هەرێمی کوردستان بە گوێدرێژیش بکەن ئەوە حکوومەتی هەرێم جۆش گران دەکات. وریا حەمەکەریم NRT هەڵەبجە شێت. بەر لە کۆتایی گرنگترین سەردار وەزیری پێشمەرگە ڕاگەیانتە ئێستا هیچ ئەمانگیەکیان لەگەڵ تورکیانیا بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش و دەڵێ هیچ ڕێگایەکیش نییە بۆ ئەوەی هاوکاری کۆبانێ بکەن. سەرۆکی هەرێمی کوردستان ڕاگەیان هێزەکانی پێشمەرگە بە نوێنەراتی مرۆڤایەتی شەڕی داعش دەکەنەوە و شەڕە بۆ کوردستان شەڕی مان و نەمانە. ئەردۆگان ڕاگەیان داعش و پەکەکە بۆ ئەوان یەک شتە و دەڵێ ڕێکخراوە تیرۆریستیەکان پێویستە پێکەوەڵ سەنگاندنیان بۆ بکرێت. سپاس بۆ تام کاتە بینەرمان بوون.